بەناوی خوا و گەورە و میهرەبان سڵاو لە چالاکوانان و سڵاو لە ئازادی خوازانی دەوروبەری بێرمیگام لەکوێ دەنجی ناڕەزایی هەبێت لەکوێ هاوارێک هەبێت دژی نادادی لەکوێ جوولێک هەبێت بۆ سەرخستنی عەق ئێمە لەوێن قوربەگەر و هاوا دەکەین ئازادی 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 ئای ئاوێنەکان من لە خۆم بەشارەنەوە داگیرکەران بەڕێوان بە مشار هاتنەوە ئاوێنەکان ئاگاتان لە تارستانە ئەوەی خەریکان لە ناو دەچێت ناوی کوردستانە منت لێ دیارە کوڕە هەژارەکەم منت لێ دیارە ژیان پڕ لە بژارەکەم منت لێ دیارە تێکۆشەری بێمەعاشم منت لێ دیارە ڕەنج بە بەلاشم ئێستا وتارێک لەلایەن مامۆستا هەورەمانەوە پێشکەش دەکرێت ئامادەبوانی بەڕێز گەنجانی بە هەڵوێستی تاراوگە لە بریتانیا کەیسی خۆپیشاندانی مامۆستایانی ناڕازی عیبارەتە لە 10 ساڵ خەباتی مەدەنی بەردەوام لە پێناو مافێکی سەرەتایی ڕەوادا چیرۆکێکی 10 ساڵەیە لە سەرەتاکانی ساڵی 2015ەوە دەست پێ دەکات و تا ئەمڕۆژ بەردەوامە ئارودۆخێکی نەخوازرێەوە دەسەڵاتی گەندەڵی باشووری یەکێتی و پارتی دروستیان کردووە و دەپاندویانە بەسەر خەڵکی کوردستان و پرۆسەی پەروەردە و مامۆستایاندا ئەم خەباتە جوانە پرشانازیە لە سەرەتاوە تەنها چالاکی و هەوڵ و فشارێکی مەدەنی بوو بۆ بەدەستهێنانی مافە زەوتکراوەوە دزراوەکانی مامۆستایان بەڵام ئەمڕۆ تەنها هەر ئەوە نییە بەڵکو بوارێکە بۆ پاراستنی شکۆ و کەرامەتی هاوڵاتی هەرێمی کوردستان بە گشتی و توێژی مامۆستایان بە تایبەتی هەروەها دەرفەتێکە بۆ دروستبوونی ئیرادە و بەروەردەبوون لەسەر بوێری و بە هەڵوێستی و ئێمەی گەنجانی تاراوگە کوردی تاراوگە لە وڵاتی بریتانیا لە ئەمڕۆ هەتایە پشتیوانی مامۆستایانین سوپاسی مامۆستایانەکەین بۆ ئەو خزمەتەی کە بە میلەتیان کردووە سوپاسی ئەو خەباتە جوانیانەکەین کە ئێمە لێیەوە فێرەبین حکومەتی پینە و پەرۆ یەکسپایەری تڕۆ بەڕێزان ئێستاش وتاری داکۆک لەلایەن کاگرێباسەوە پێشکەش دەکرێت با بفەرمێت دامی ڕێکخراوی داکۆک بۆ مامۆستایانی عەزیز و پێشەنگ و ڕابەری ئەمڕۆ ڕۆژێکە لە ڕۆژە تێکۆشەرەکانی مامۆستایانی ناڕازی ڕۆژێکی ترە لە خۆڕاگری و وتنەوە و وانە دەسەڵاتداری مردووی بێئەمەک کەوانە حکومڕانیەکی دادپەروەر و نەفرەتکردن لە دەسەڵاتی گەندەڵی دەڵێنەوە هەر بۆیە ئێمەش بە گروتینەوە لە شەقامەکانی لەندەن و ماجستەر و بێرمینگام و نیوکاسڵەوە پشتیوانی و پشتگیری خۆمان وەک گەنجانی دوورەوەڵات بۆ خوێندکاری دوێنێنتان و دووپات دەکەینەوە ئێستاش لەلایەن کاک عەزیزەوە وتارێکتان پێشکەش دەکەم هاوڕێیان دەستان خۆشە بە ئامادەبوونتان هاوڕێیان ئەمە سەلمێنەری ئێوەیە ئێوە دڵسۆزن ئێوە بەڕاستی نیشتیمان پەروەرن ئەمە بینینی ئێوە لێرەدا ئەو دەسەڵاتە تێگا چ پاشیلە لە حکومڕانیدا بوونی ئێوە لێرەدا هۆکارێکی تەواوی 30 ساڵ حکومڕانی دەسەڵاتی یەکێتی پارتیە ئەوە ئەو ڕاستیە دەرەخا یەکێتی پارتی جگا خراپی بۆ وڵاتیشی تریان نەبووە و ئێمە لێرەدا دەستخۆشیتان لێکەین بۆ ئامادەبوونتان و پشتگیری تەواوی مامۆستایانەکەین و ئێمە پشتگیری هەموو کەسێکەکەین کە زوڵمی لێ بکرێ لای دەسەڵاتەوە دەستان خۆش بێەوە
مامۆستایانی بەڕێز ئێمە وەک چالاکوانان لە بەریتانیا ئیهانە و سەرکۆنەی بەرپرسان و دەسەڵاتدارانی حکومەتی کاربەڕێکەری هەرێمی کوردستان ئەکەین. مامۆستایان سەروەرن، پێشڕەوی جەماوەرن، زانست ڕەوشت ئازادی، وا لە دژی نادادی، تا زوڵمی موچە مابێ، ئەو شەقامە چۆن مابێ، دەواممان لە شەقامە، بایکۆتمان بەردەوامە، بە هەڕەشەی دووبارە، بایکۆت ناشکێ ئەم جارە. بەڕێزان ئێستاش لەلایەن کاکدانەوە چەند وتافێکتان پێشکەش دەکەم با فەرمێ. پارەی دزراوی میلەت بۆ گەندەڵی بێقیمەت، دێست دێست دەسەڵات کوا لێداهاتی وڵات، با لە حکم بێنە خوار جاش و نیشتی مافرۆشن.